بەڵێ خۆشەویستان لە تەوەری دووەمدا وەکو پێشتر ئاماژمان پێکرد باس لە کێشەکانی دەموودان دەکەین و چۆن بتوانین پارێزگاری لە دەموودانمان بکەین و گرنگترین ئەو نەخۆشیانەی کە تووشی دەموودانمان دەبێتەوە چین. بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەڕوان شوان قەڵاتزەییمان کردووە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە، پزیشکی چارەسەری نەشتەرگەری دەموودان. سڵاوت لێبێت دکتۆر، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەیە کە پێت بەخشین. سڵاوتان لەبێ بەڕێزان، بەیانیتان باش، دوعا دەکەم خوای گەورە هەموو لاک سەلامت بکە ئینشاءالله. بەڵێ دکتۆر، من دەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەم پێش ئەوەی کە بچین سەر ئەو نەخۆشیانەی کە تووشی دەموودان دەبێت و پاراستنی دەموودانمان، دەمەوێت بزانم پێکهاتەی دان چییە؟ بەڵێ ئەگەر بینە سەر پێکاتەی دان دەتوانین پێکاتەی دان جا بکەینەوە بە سێ بەش. بەشی یەکەم کە بەهێزترین و پتەوترین بەشی ددانە کە پێی دەگوترێت ئێنەمێڵ بە ناو زانستیەکەی کە بە کوردی پێی دەگوترێت مینای ددان کە ڕووپۆشی سەرەوەی دانی کردووە کە بەهێزترین پێکاتەی لەش ناو دەبردرێت، یعنی واتە حتا ئێسکیش لەو پێکاتەیە بەهێزتر نییە. چینی دووەم کە دەکەوێتە ژێر مینای ددانەوە، ئەویش پێی دەگوترێت عاج، بە ناو زانستەکە پێی دەگوترێت دێنتین، هەروە بێتەوە لە ناوەوەی دانیش هەموو دەمارە ڕاگەیاندنەکان و خوێنبەرەکان و خوێنەرەکانی تێدایە. بەڵێ زۆر باشە. کاک دکتۆر، دەوترێت ددانەکان نهێنی زەردەخەنەیەکی جوان، بەڵام ئازارەکانیشیان بەڕاستی تااقەت پڕووکێنە. ئێمە ئەمڕۆ باز لە پاراستنی ددانەکەین، پاراستنی دەموودانەکەین. ینی ئەو ڕێگایانە چین کە دەبنە هۆی ئەوەی کە ددانمان زەرەری پێبگا، لە ڕووی تەندروستیەوە زەرەری پێبگا، دوای دەچینە سەر چارەسەریەکانیش. بەڵێ کاکدانا، ئەگەر بێت و ئێمە باسی نەخۆشەکانی دەموودان بکەین، ئەو باسی ئەو نەخۆشانەی دەموودان بکەین، لەوانەیە نەتوانین بە چەند بەرنامەیەکیش باسی هەموو نەخۆشەکان بکەین. بەڵام لێرە ئاماژە بە چەند نەخۆشیی دەموودان دەدەم کەەوە بەربڵاوترین نەخۆشەکانی ناو دەموودانن. یەکێک لەوانە وەکو هەموو دەزانین کلۆری ددانە کە بەمەش بڵاوترین نەخۆشیە لە عالم، واتە هیچ نەخۆشیێک نییە بگات بە نەخۆشی کلۆری ددان. ئەگەر بێت و ینی تەماشاکە خوای گەورە لە جەستەی مرۆڤ دوو چاوی داوە، بۆ نمونە دوو گورچی لێ داوە، دەمێکی داوە، لوتێکی داوە، بەڵام لە هەمان کاتا سیدوو دانی داوە. واتە ئەگەر بۆ نمونە کەسێک تووشی نەخۆشیی گورچی لە بێت، بەڵام لە هەمان کاتە لەوانەیە 8 دانی کلۆری هەبێت، بۆیە تاوەکو ئێستا کلۆری دان بەربڵاوترین نەخۆشیە لە دنیادا. ئەمەش بەهۆی کۆبوونەوەی خۆراکە لەسەر ڕووی ددان و بەهۆی بوونی ئەو شەکر و ئەو مادە کاربۆهیدراتیانەی کە لەناو خواردندا هەن بەکتریایەک دروست دەکات کە ئەم بەکتریایە ترشێتێک دروست دەکات کە دەبێت تەبەقەیەک لەسەر ددان و مەرحەلەی یەکەمی کلۆربوونی دان لەسەر ڕووی مینای دان دەست پێ دەکات. ئەمە کلۆری دان. دوم حاڵەتمان هەیە، ئەوش پێی دەگوترێت ئیلتیاباتی پدوو. ئیلتیاباتی پدوش بەهۆی کۆبوونەوەی ئەو پاشماوە خۆراکانەی لەناو دەموودانە هەن ئیلتیاباتێکی زۆر دروست دەکات. بەگشتی ئەگەرمان هەوێت باز لە ئیلتیاباتی پدوو بکەین، دەتوانین بە 4 حاڵت بیناسینەوە. یەکێک لەوانە سوربوونەوەی پدووە، و هەروە بێتەوە هەڵاوسانی پدوو، ئازاربوونی ڕێژەیەکی زۆری خوێن لە پدوو. بەگشتی ئەگەر بمان هەوێت بۆ نمونە کەسێک چۆن بزانێت کەوا ئیلتیاباتی پدووی هەیە، هەر هەموو کەسێک کە لە ماڵەوەدان دەشوات ئەگەر بزانێت ئیلتیاباتی پدووی هەیە، لە کاتی دانشتنا خوێنێکی زۆر لە پدووی دێت. ئەمەش بەوە دەناسرێتەوە کەوا ئەو شەخصە ئیلتیاباتی پدووی هەیە. جۆری سێمان ئەوش پێی دەگوترێت ئۆڕال کانسەر، واتە شەرپەنجەی ناودەم. بەگشتی دەکرێت ئۆڕال کانسەر لە هەموو شوێنێکی ناودەما ڕوو بدات، چ لە ئێسک بێت، چ لە سۆفتی شوەکانی ناو دەم بێت، یاخود لە بەشەکانی تردا وەکو لێ و خواردلوت و ئەمانە ڕوو بدات. بەگشتی ئۆڕال کانسەر
شەرپەنجەی ناودەم دەکرێت بە چەند حاڵەتێک ڕۆ بدات ئەوانیش جێنەتیک واتە ئەو کەسێک کەوا تووشی شەرپەنجەی ناودەم دەبێت دەکرێت بۆ نمونە دایکی یاخود باوکی پێشتر ئەم حاڵەتەی تێدا دووبارە بوو بێتەوە یاخود خواردنەوەی مادە کوحولیەکان وهروە بێتەوە بەداخەوە بوونی ڕێژەیەکی زۆر هیچگارەکێشان لە ناو هاوڵاتیاندا وەکو ئێستا دەبینین منداڵی خوار 18 ساڵ بگرە تەمەەن 12 ساڵ تاوەکو دەگاتە 13 ساڵ 14 ساڵ ئەوانش ڕێژێکی زۆر جگەرەکێشانیان تێدا هەیە ئەمەش بەداخەوە جگە لەوەی ئەو زیانە تەندروستێکەوە بەرجەستە دەکەوێت و بە تایبەت زیانێکی تەندروستی زۆری هەیە بۆ سەردەمودان و ئەگەری توژون بە شەرپەنجەی ناودەمی هەیە. و پێم خۆش و باسی یەکێک لە نەخۆشەکانی تری ناودەم بکەین ئەوانیش پێی دەگوترێت کلێفت لێ بواتە نەخۆشی کەروێشکی کەمەش عادەتەن لەو منداڵە تازە لە دایک بوانەدا ڕوودەدات کە لە ئافرەتی دووگیانە بەهۆی کەمی ڤیتامینات و فۆلیک ئەسیدەوە با بڵێن بەهۆی کەموەرگرتنی ڤیتامینات و فۆلیک ئەسیدەوە کەمەش گرنگێکی زۆری هەیە بۆ تەندروستی باشی جەستەی مناڵەکە و لە کۆتاییشە لە ئەگەری کەمبوونی یەکێک لەو ڤیتامین و فۆلیک ئەسیدانە تووشی ئەو نەخۆشی کەروێشکە ببن. زۆر باشە دکتۆر ئەجگەل لە شێرپەنجەی ناودەم کە باست کرد جەنەتیک بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەری ئایا کلۆربوونی دان و هەوکردنی پوو جگەر جەنەتیک یاخود بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەری یان تەنها خواردنەوە گازیەکان و شیرینی و پاگرانەگرتنی ددان دەبێتە هۆی دروستبوونی کلۆریدان و هەوکردنی پوک؟ بخۆی عادەتەن ئێمە کە باسی ناودەم دەکەین یعنی زۆرترین هۆکارەکانی نەخۆشی بۆ ناودەم هێشتنەوەی خواردنە. ئەویش بەهۆی کەمتەرخەمی ئەو کەسەوە دێت بۆ نمونە کەسێک کە لە ڕۆژانە 3 جار نان دەخوات یعنی تۆ سیرکە لە ڕۆژێکە بۆ نمونە شیرینی ترشی شەکر کاربۆهیدرێت چوری هەموو جۆرەکان کە بەڕووی ئەو دانە دەکەوێت بەڕووی ناودەم دەکەوێت ئەگەر بێت و ئەم کەسە کەمتەرخەم بێت لە خزمەتی ناودەمودانی ئەوە بێگومان تووشی کلۆری و چەندەها نەخۆشی تریشی دەکات ئەمە چونکە ینی دیقەتدا یەکەم بەرکەوتنی خواردن یەکەم جار لە ڕێگەی دەمەوەی اینجا دەکەوێتە ناو جسمەوە واتە بەرکەوتنی تەسیری یەکەم لەسەر ناودەمە. بەڵێ کاک دکتۆر لەسەر خواردن پرسیارێکەکەم بەڵام شتێک سەرنجی ڕاکێشان یەکێک لەو نەخۆشیانی باست کرد باسی ئەوەت کردوت تووشی نەخۆشی پێوترێک کەروێشک. من یەکسەر داڵغە و خەیاڵم بۆ ئەو چوو کە ینی ئەو کەسی تووشی ئەم جۆرە نەخۆشیە بێ ئەو دوودانەی پێشەوەی با بڵێن جۆرێک لە کەروێشکە چێ زیاتر گەورەتر و درێژترن هەر بە فعلی ئەوە وایە یان بۆ ناوێنراوە کەروێشک. ئەمە بەشێکی پرسیارەکەم بەشەکەی تری خۆراک تۆ باست لە هێشتنەوەی کردن بە ئاوا پرسیارەکە لەسەر خۆراک بکەم. جۆری خۆراکەکان خۆراکە تیژەکان خۆراکە شیرینەکان ئەو خۆراکانی کە ڕقن کە بەدان بە زەبریدان ئەشکێنرێن تا چەند جۆری خۆراکەکان ئەو خواردنەوە گازیەکان بێگومان ئەبنە هۆی ناتەندروستبوونی ددانەکان. کاکدانە بەنسبەت نەخۆشی کەروێشک خۆی ئەگەر بێت و ئێمە باس لە ئەو حاڵەتە تایبەتی کلێفلی بکەین واتە نەخۆشی کەروێشکی بەخۆی 6 دانە جۆرمان هەیە بەڵام من نەمویست زیاتر بێمە ناو تەفاسیلی ئیشەکە چونکە ئەگەر بێت و باسی یەک بێچیان بکەین ئەوە حاڵەتەکانی زۆر دوور درێژە بەڵام نەخۆشی کەروێشک چونکە خۆی ئەو لێوە شەق دەبێت لە لێو تا دەگاتە ژێری لوت بۆیە نەخۆشەکە بە کەروێشک ناندراوە چونکە هەر لەوەچێت ئەمەش زیاتر لە حاڵەتێکە کە لە ماوەی دووجانیا ڕوودەدات بەنسبەت خواردنەکان ئێمە بۆ زیاتر باسی بیبسی و هەموو شتۆرە شیرنەکان دەکەین لەبەرەوەی بخۆی عادەتەن هەموو جۆرە خواردنێک تاسیری خراپی هەیە بۆ سەر تەندروستی دەمودان بەڵام خواردنە گازەکان لەبەر بوونی ڕێژەیەکی زۆر لە شەکر و گاز بۆیە ئەمە زیاتر تاکید دەکەین لەسەر خواردنە گازەکان بەهۆی بوونی ڕێژە گاز و شەکرەکەەوە و خواردنە تیژ و خواردنە ترشەکان ئەمانش ئەکید ینی تاسیری خراپیان دەبێت بۆ نمونە ترشەکان دەبنە هۆی لابردنی تەبقەیەکی دان ئەگەر بۆ نمونە ئەو شەخصە زۆر ڕۆژانە لەسەری بەردان بێت و ترشێتی بەردانەکانی بکەوێت.
بەڵێ دکتۆر ئایا ئەو نەخۆشیانەی کە تووشی ددان دەبێت هیچ کاریگەریەکیان لەسەر ئەندامەکانی تری جەستە ئەبێت و یاخود بە پێچەوانەیشەوە چ نەخۆشیەک هەیە کاریگەری لەسەر دروستبوونی کێشەکانی ناو دەم و دان هەبێت؟ ئەفو دەنگت باش نەبوو. دکتۆر پرسییم ئایا هیچ نەخۆشیەک هەیە لە جەستەدا کاریگەری لەسەر دروستبوونی کلۆر و ئینتیهابی پووک و کێشەکانی ناو دەم و دان هەبێت یاخود بە پێچەوانەوە ئەو کێشانەی کە تووشی دەم و دان ئەبێت کاریگەریان لەسەر ئەندامەکانی تری جەستە ئەبێت؟ بەڵێ بە تاکید خۆی ئەگەر بێت و بازە نەخۆشەکانی جەستە بکەین کە واست تەسیرێکیان هەیە لەسەر دەم و دان ئێستا بخۆی هەموو نەخۆشیە درێژخایەنەکان تەسیری ڕاستەخۆ یاخود ناڕاستەخۆیانی هەیە لەسەر تەندروستی دەم و دان بەڵام ئەو دوو نەخۆشیە درێژخانەی کە شەکرە و زەختە یعنی عادەتەن لە عیادەکانمان زیاتر دەبینین کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر تەندروستی دەم و دان بۆ نمونە نەخۆشی زەخت بەهۆی بەرزی فشاری خوێنەوە لە ناو مولولەکانی خوێن لە دەما ئەمەش تووشی بەتایبەت ئیلتیاباتێکی زۆری پودو دەکات لەو کەسانی کە بەرزی فشاری خوێنیان هەیە کەمەش جگە لەمەش کە تەسیری خراپی هەیە حتا کاری ڕۆژانەی ئێمەشی قورس کردووە لەبەر ئەوەی لەو کەسانی کە بەرزی فشاری خوێنیان هەیە ئیشکردن تۆزێک بەتایبەت ئەو شانەی کە پێویست بە نەشتەرگەری دەکات تۆزێک قورس کردووە هەندێک نەخۆشکە کاتێک کە سەردانی عیادەمان دەکات بەتایبەت لەو کەسانی کە تەمەنیان لە سەر و 35 ساڵەوەیە بەرزی فشاری خوێنیان هەیە پرسیاریان لێ دەکرێتکەوە بەرزی فشاری خوێنیان هەیە یاخود نا لە هەندێک حاڵەتە بۆ ئەوی ئیشەکەی بۆ بکرێت لەوانەیە بڵێ نیمە ئەکەمەش لە ئەخیرا بە زەرەدی تەندروستی نەخۆشەکە کۆتایی پێدێ بۆ نمونە نەشتەرگەرێکی ئاسایی بۆ دەکرێت ئەم نەخۆشە بۆ نمونە چەند سعاتێک زیاتر خوێنی زیاتر لە بەردەڕوات کامەش کارێکی باش نییە عادەتەن وەکو ئێمە هەر نەخۆشێک بەرزی فشاری خوێنی هەبێت سەرەتا ئاگداری دەکەینەوە بۆ ئەوەی ئەو حەبانی کە بەکاردێن بۆ نمونە ئەسپرین چەند ڕۆژێک پێشتر ڕای بگرێت تاوەکو بتوانین کارەکانی بۆ ئەنجام بدەین نەخۆشیش ترمان هەیە نەخۆشی شەکرە کە لە ناو خەڵکی ئێمەیە زۆر باوە ئەوەش بەهۆی زۆری ڕێژەیەکی زۆر لە ئەنسۆلین لە جەستەیاندا هەروەها بێتەوە لە لیکی ناودەمیاندا ئەو ڕێژە زۆرە ڕۆژانە لیک دەردەدرێت لە ناودەما ئەمەش وا دەکات ڕێژەی بەرکەوتنی شەکر لە ناو دەم و دانە زیاتر بێت بۆیە دانەکان زیاتر تووشی کلۆربوون دەبن زیاتر تووشی وێرانبوون دەبن وەکو لە سەرتا باسم کرد ئەو پێکاتە بەهێزەی مینای ددان کە لە جەستەیە هیچ پێکاتێک نییە وەکودان بەهێز بێت ئەم شەکرە هێواش هێواش وا دەکات ئەم ددانە لە ناو بەرێت کاک دکتۆر بێگومان ئەو شمەک و کاڵانی لە چواردەورمانن لە ژیانی ڕۆژانەمانەوە تەنانەت لاشە و جسمی خۆشمان ئەندامەکانی خۆشمان هەڵە بەکاریان بێنین فیدباکی هەڵە و نەتیجەی هەڵەمان ئێنەوە بۆ نمونە کاتێک تۆ بە شێوازێکی زانستی هەڵناستید یان ڕوووەرناجێڕی لەوانەیە زەرەرێکی تەندروستی بەربڕبڕەکانی پشتت یان ملت بکەوێ منەوێ لەمەوە ئەوە بپرسم ئەو هەڵە باوانە چین کە وا ئەکات زەرەر بە تەندروستی ددانەکانمان وە پووکی ناودەمان بگەێنێت کاکدانە بەداخەوە ئەوەی کە من تقریبن لە ماوەی کارکردنم لەو چەند ساڵەیە سیرم کردووە زۆربەی ئەو کەسانی کە دێنە لامان ینی تقریبا ئەگەر بڵێم کەم کەس هەیە مجموعە مشکلێکی دەمودانی نەبێت ینی بەداخەوە دیقەتم داوە هەمووی زیاتر تاسیری پەروەردەیە چونکە ینی هەر لەسەر تا دایک و باوک ئەگەر بتوانێت منداڵەکەی لەسەر پەروەردەیەکی باش ڕابێنێت کەوا تەندروستی دەمودانی پاکوخان ڕابگرێت تەندروستی جسمی بەگشتی بەتەواتی ڕابگرێت ئەو کاتە پێویست بۆ ناکات سەردانی دکتۆر بکەیت سەردانی دکتۆر ئەو کاتە بەس دەبێتە سەردانیی بۆ فەحسکردن ینی لەناو ئەو بازاری ساختکردنەوەی کاڵایە ئەو هەموو جۆرە خواردن و ئەو هەموو جۆرە ڕەنگاوڕەنکردنی جبس و شیرنەمەنیەکان ئەمە جوا دەکات سەرنجی منداڵ یان سەرنجی خەڵک هەتا گەورەکانیش بەلایەن خۆیان داڕابکێشن کە بگرە ڕێژەیەکی زۆر لە شەکر و ڕێژەیەکی زۆر لە کاربۆهیدرات و نیشاستە هەیە کامە نەک بە تەنها تەندروستی دەمودان بەڵکو تەندروستی تەواوی جەستە دەخاتە کێشەوە
زۆر باشە دکتۆر کەسێک کە زۆر پارێزکار بێ بۆ دانی پاک ڕاگەوگرێت و ئەو خواردنانێش کە زەرە بە دانی دەگەێنێت کەمتر بیخوات ئایا ئەم کەسانە معەرەزن بۆ ئەوەی کە تووشی کلۆربوون و هەوکردنی پووک ببن؟ لەن یاخەن بخۆی کە ئێمە باسی خواردن دەکەین ینی خواردنێکی تایبەت نییە بۆ نمونە بڵێم ئەو خواردنە بەتایبەت بۆ دام باشە ئەو خواردنیان بەتایبەت خراپە خۆی هەموو خواردنێک کە پێک دێت لە چی پێک دێت لە شوگەر پێک دێت لە کاربۆهیدرێت پێک لە نیشازرە پێک دێت لە هەموو کانزایەکانی تر هەموو خۆراکێک بە باش و بەخراپ کە لە ناو دانا کە لە ناو دەما کۆ دەبێتەوە ئەو کەسە خزمەتی دەمودانی ناکە ئەو پاژما خۆراکە لا نابات بێگومان هەمووی بە ڕێژەی خۆی تەسیری خراپی دەبێت لەسەر دەمودان و ئیلتیهاباتی پدو زیاد دەکات ینی بەڵام ئەو خۆراکانی کەوا شەکریان زیاتر ئەو خۆراکانی کەوا کاربۆهیدرێتیان زیاتر تاسیری خراپیان دەبێت وەک لە خواردنانێکەوە بۆ نمونە کاربۆهیدرات و شەکریان تێدا کەمترە یعنی با بڵێن بەگشتی هەموو خواردنێک تاسیری خراپی خۆی هەیە بەڵام ئەوەی کە باشی و خراپی دیاری دەکات دەکەوێتەوە سەر ئەو شخصی کەوا تا چەند خزمەتی دەمودانی دەکات تا چەند بە دوای ڕێنمایەکانی دکتۆر دەکەوێت. زۆر باشە دکتۆر با بمە سەر ئافرەتانی دووگیان خانمانی دووگیان لە ماوەی دووگیانیاندا کاتێک کە تووشی کێشەکانی دەمودان دەبن وەکو دەزانین کە بەکارهێنانی دەرمان هەستیارە بۆ ئەوان نابێت زۆر دەرمان بەکار بهێنن ئایا چ ڕێنمایەکتان هەیە بۆ خانمانی دووگیان لە ماوەی دووگیانیاندا کە تووشی کێشەیەکی دان دەبن؟ خانمانی دووگیان عادەتەن بەهۆی ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوەی هۆرمۆناتی لە جەستیان ڕوو دەدات یعنی ئەم گۆڕانە هۆرمۆنیانە وا دەکات لە ڕۆژێکە بۆ نمونە ئەو هۆرمۆنانە چەند جارێک دابەزن چەند جارێک بەرز بنەوە کە ئەمەش وا دەکات تەندروستی دەمودانی بەرەو خراپی بەرێت بەڵام دەتوانێت ئافرەتی دووگیان دەتوانێت بە چەند ڕێگایەک ڕێگری بکات لەو حاڵەتانە بۆ نمونە هەر خانمێک قەراری ئەوەی داکەوە دووگیانی دەست پێ بکات ئەمە دەتوانێت پێشتر پێش سەیەکی یەکەم بتوانێت پشکنین لای دکتۆری دام بکات هەموو کێشەکانی چارەسەر بکات اینجا بچێتە ناو ئەو پرۆسەیەوە یاخود ئەگەر هاتوو ئافرەتێک بۆ نمونە لە ماوەی دووجانیا بوو تووشی چەند حاڵەتێکی کێشەی دەمودان بوو دەتوانێت لە سەیەکی دووەمەوە دەست پێ بکاتەوەکو ئەو کاتێک کە مناڵەکەی دادەنێت دەتوانێت ئیشەکانی بۆ بکرێت بەڵام یعنی بە کورتەکەی کێشەکانی دەمودانی ناتوانێت چارەسەر بکرێت لە سەیەکی یەکەمە. باش کاکتۆر با وردە بینە سەر چارەسەریەکان چارەسەریەکان چین بۆ ئەوەی کە ئەگەر دەموددانمان و پووکمان تووشی ناتەندروستی بوو و زەرێکی تەندروستی بەرکەوت ئێمە وردە معالەجەی ئەم بابەتە بکەین و دەمودانمان بگەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە هیچ گرفتێکی نەبووە یعنی چارەسەریەکان وردە باسییان بکەین لای تۆ چین بۆی کە دەمودانێکی تەندروستمانە بۆکو ئاماژەم پێکرد دانێکێکە لەو شتانی کە لە فەیسا لە دەموچاوە سەرنجڕاکێشە و لە کاتی قسەکردنا دان دەرەکەوێ بێگومان. کاکدانا ئەگەر بێت و ددان تووشی کێشە بێت وەک باسم کرد پێکاتەیەکی زۆر پتەوە ئەگەر بێت و تووشی کێشە بێت ینی ئێمە دەتوانین چاچ بکەینەوە بەڵام ئەکید ناگەڕێتەوە سەر ئەو دانێکە پێشتر هەبووە خۆی عادەتەن چەند نەخۆشیێکمان هەیە لە ناو دەمودانە بۆ نمونە وەکو باسم کرد باوترین نەخۆشیان کە پێی دەگوترێت کلۆریدان چەند ڕێگایەکمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەگەر کلۆری دانەکە تەنها لە مینای ددانا بێت دەتوانێت چارەسەر بکرێت تەنها بە پڕکردنەوە بەڵام ئەگەر کلۆریەکە بڕوات بۆ تەبەقەی دووەم کە ئەمەش ڕوودەدات لە کاتی دەستپێکردنی کلۆریەکات چەند ساڵێک دوای ئەوە ئەم کلۆریە درێژە دەکێشێت بۆ تەبەقەی دووەمی ئاج ئەمەش ئەگەر نەخۆشەکە ئازاری هەبوو ئەوە پشکنینی بۆ دەکرێت ئەگەر لە نزیک دەمار بێت ئەوە دەماربڕینی بۆ دەکرێت ئەگەر بەس تەنها بە پڕکردنەوەیەک چارەسەر بێت دەتوانێت دانەکە بکڕێتەوە بۆ شێوازی ئاسایی خۆی بەڵام ئەوگەر دیقەتم دابێت زۆربەی ئەو نەخۆشانی کە سەردانمان دەکەن لە عیادەکان
دی قدم داوە دەڵێ دکتۆر ددانەکەم کلۆر بۆ بەڵام هیچ ئازارێکم نییە بەڵام کاتێک کە ئەشعەیەکی بۆ دەگری دەمێنی کلۆرەکە ڕۆشتووە بەرەو دەمارەکە و دەمارەکەشی تێپەڕاندەوە هیچ ئازارێکی نەماوە دەڵێ دکتۆر نامەوێت دەماربڕێنی بۆ بکەم چونکە دەماربڕین ددان دەکاتە پێکاتەیەکی مردوو بەڵام بێئاگا لەوەی کە ئەو ددانە دەمێکە وێران بووە بەڵام بەداخەوە ینی باشتری عیلاج ئەوەیەکەوە 3 مانگ جارێک پشکنین لای دکتۆری دان بکرێت بۆی هەر کێشەیەکی هەبێت چارەسەری کات چونکە لە مەرحەلەکانی سەرەتای کلۆریددان هیچ ئازارێک نییە تاوەکو دەگاتە تەبقەی دووەم بوو دەگاتە نزیک دەمارەکە کە ئازار دەستی پێکرد ئەو کاتە هیچ عیلاجێک نامێنێ ئللا دەبێت قەتع دەماری بۆ بکات ئەمە یەکەم حاڵەتێکی ترمان هەیە کە زۆر باوە ئیلتیاباتی پدوو وەکو لە پێشتر باسم کرد چەند نیشانەیەکمان هەیە بۆی بیناسینەوەکەوە ئەو ددان ئیلتیاباتی هەیە بە هەموو کەسێک لە لای خۆیەوە کە لە کاتی شوشتن و خزمەتکردنی دەمودانیان لە کاتی خواردنە هەز دەکات خوێنێکی زۆر لە پدووی دێت ئەم کەم حاڵەتی بینی دەتوانێت بە ڕاویشکردن بە دکتۆریدان ئەم حاڵەتە چارەسەر بکات ئەم حاڵەتەش بەوە چارەسەر دەکرێتکەوە هەرچی کلس و هەرچی تەبقەڕقیەکانی سەرددان هەیە بتوانرێت لا ببردرێت لە لای دکتۆریدان و دواتر بخرێتە سەر سنەمێکی دامپارێزی کەوا بکات دووبارە ئەولتیاباتە ڕوونەداتەوە و لەو حاڵەتانی کە باسم کرد ئەوانەی کە نەخۆشی شەکرە و ئەوانەی کە نەخۆشی زەخت و یاخود ئافرەتی دووگیانن ئەوانە دەتوانرێت 2 جار زیاتر لە کەسی ئاسایی خزمەتی دەمودانیان بکەن بۆی تووشی هیچ کێشەیەکی دەمودان نەبن. زۆر باشە دکتۆر بن ئەمەوێ پرسیارێ بکەم لەسەر پاکردنەوەی ددان هەنێک کەس هەیە ئەڵێ ددانەکانم پاک ناکەمەوە یاخود ئەوەی پێی دەڵێن شۆردن لە لای پزیشک لەبەرەوەی کە ددانەکە تەنەکتر ئەبێت و خێراتر تووشی کێشەی ددان ئەبێت ئایا پاک نەکردنەوەی ددان نەشۆردنی ددان لە لای پزیشک ئایا هۆکارە بۆ ئەوەی کە ددانەکە زیاتر پارێزرێت؟ بەنسبەت شوشتنی دان خۆی لە نیاخان ئێمە چەند کێشەیەکمان هەیە ینی هەمووی قسە گوێ لێبوونە ینی بۆ نمونە نەخۆش دێت دەڵێت دکتۆر نامەوێت ددانم بشۆم لەبەر ئەوەی ددانم تەنک دەکات یعنی ئەگەر سەیرێکی ناو دەمودانی دەکەین کەچی دەبینی ددانەکەی خۆی ئاسان یەک تەبقەی ڕەشی لەسەر نیشتووە خۆی خەڵکی ئێمە بەداخەوە ینی زۆر بە دوای قسەوە دەگەڕێت یان بۆ نمونە ئەو قسەی لە یەکێکەوە گوێ لێ بوو ئەو لە یەکەیشترەوە گوێ لێ بوو ئەو قسە دێت هەموو خەڵق قەنەعاتی بە قەنەعات بە قسەکە دەکات خۆی شوشتنی ددان هیچ تەسیرێکی خراپی لەسەردان نییە ئەسان خۆی خاوێنکردنەوەی هەر شوێنێک ئیسفادەی هەیە وەکو چۆن لە ناو دەمودانیشە خاوێنکردنەوەی ئیسفادەیەکی خۆی هەیە بەنسبەت تەنکردنەوەی ددان ئەمەش لێک حاڵەتە ئەگەر بڵێم ددان تەنێک دەکاتەوە ئەگەر لەو حاڵەتی بۆ نمونە ئەو شەخصە لە کاتی دانشوشتنە فڵچەکەی زۆر ڕق بێت یاخود لە کاتی دانشتنە زەبرێکی زۆر بە دانەکەی بگەێنێ لەو حاڵەتە ئەویش زۆر کەمە بتوانێت دانەکە تەنێ بکاتەوە ئەگەر نا با بڵین خەڵک زیاتر لەبەر کەم تەرخەمی خۆی هەندێک بەهانە دەهێنێتەوە دەنا خۆی شوشتنی دان هیچ تاسیرێکی خراپی نیە لەسەر دەمودان. دکتۆر وڵا با من سوکە گلێ بکەم بەڵام لە تۆ نایانی بە شێوازێکی گشتی لە پزیشکانی ددان پێو ناوێرە سڵاوێکتان لێ بکە ئەبێ مەجموعەی پارەی باش دابنێ جا خۆخوا نەخواست ئەگەر بڕوا بۆ دان چاندنەوە ئەگەر بڕوا بۆ هۆلوسمایل بۆ کیف ئیتر ئەوە یا تەل و ڕێکردنەوەی دان ینی بەڕاستی مەسروفێکی زۆرەوە نازان بۆ ئاوا گرانە ینی هەر سڵاوێکتان لێ بکەن لەوانەیە ملیۆنێک زیاتر لەسەر و نەخۆشە بکە بەرحاڵ دکتۆر شتنی دان ینی ئەو فڵچەی پێی ئەشۆی ئەو ئەویرە ئەو مەعجونەی پێی ئەشۆی تا چەند گرنگە بۆ تەندروستی دان یان پەت بەکارهێنانی پەت دەزوو چەند گرنگە بۆ بینی دانەکان ینی ئەمانە تەندروستی دان و دەموددان بە باشی ئەهێڵێتەوە. کاکدانا بەنسبەت سارەکەی خۆی لەسەر تاوەک ئاماژەم پێکرد خی گەورە کە دوو چاوی پێبەخشیبی یاخود لوتێک یاخود دەمێکی پێبەخشیبی لە هەما کاتا سی2 دانی پێبەخشیوی یعنی خۆی کە کەسێک دێتە لامان پشکنینێکی بۆ دەکەین ئەکیید بە یەک ددانی کلۆر نییە لەبەر ئەوەی خۆی کە کەسێک کەم تەرخەمە بۆ دەمودانی
چەند دانێکی کلۆرە بۆ نمونە چەند دانێکی تووشی کێشێت چونکە دانێک بە تەنها کلۆر نابێت یاخۆ دوودان بە تەنها کلۆر نابێت کە کەمتر خەمە ناودەمودانی بێگومان هەموو ددانەکانی تووشی کێشە دەبن بۆیە کە سەردانی دکتۆری دان دەکەین پێت دەڵێ ینی چەند کێشەیەکت هەیە خۆی ئەگەر چەند سارەکەشی هەرزان بێت ئەوە تۆ چەندانێکت بۆ نمونە حەوت ددان هەشت ددانە تووشی کێشەیە ئەگەر سارەکەشی هەرزان بێت لە ئاخیرە هەر زۆر دەکەوێت بەڵام ئەمە لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرق دەکاکیت ئینشاڵڵا سەردانی شوێنە بکە کە سارەکەشی گونجاو بێت دکتۆرەکەشی باش بێت بەنسبەت هەویری ددان خۆی عادەتەن بەپێی جۆری نەخۆشیەکە هەویردانەکە دەستنیشان دەکرێت بۆ نمونە ئەو حاڵەتانەی کەوا ئیلتیاباتی پودون دەبێت جۆرە مەعجونێک هەڵبژێرێکەوە ئەنتی جینجیڤایتیسی تێدا بێت بۆ نمونە دژە ئیلتیاباتی پودوو بێت ئەمەش کە لە ماوەی هەفتەیەک تاوەکو 10 ڕۆژ ئەم حاڵەتە چارەسەر دەکات ئەگەر بۆ نمونە ئەو کەسە ڕێژەیەکی کلۆری زۆری تێدا بێت لە دەمودانەکانی ئەوە جۆرێکی معجونی بۆ دەنووسێتکەوە ڕێژەی فلۆرایدەکەی لە سەر 2500 ppm بێت ئەمەش بێگومان لە ژێر چاودێری دکتۆرە دەبێت بنووسرێت وارووا بێتەوە ئەگەر تووشی کێشەی تر هات ئەوە دەبێت بەپێی ئەو کێشەیە معجونەکە یاخود غەرغەڕەکە یاخود دەرمانەکەی بۆ دەستنیشان بکرێت بەنسبەت داوی ددانەوە بڵێ بێگومان ئەوەش زۆر گرنگە داویدان چونکە هەندێک نەخۆش جاری وهەیە سەردانمان دەکات لە عیادەکان دەبینی ئەو ددانانێک کە بەرچاو دیارە هیچ کێشەیەکی نییە هیچ کلۆرێکی نییە بەڵام لە ئەگەر بە ئەشعا سەیری بینی دانەکان دەکەی دەبینی بینی دانەکانی هەمووی کلۆرە ئەمەش لە ئەنجامی ئەوە دێتکەوە ئەم نەخۆشە ئەم شخصە کەمتر خەمی هەیە بووە لە خایانکردنەوەی بینی ددانەکانی بۆیە وا باشە لە دوای هەموو شۆردنێکی دەمودان لە پاش ناخواردن بێت یاخود لە پاش خواردنی ژەمێکی شیرنەمەنی وا باشە بینی دانەکان خایان بکرێتەوە بە دەزوو یاخود بە پەتی ددان کە لە سەیدەلەکان هەیە. زۆر بەڕێز دکتۆر مەڕوان شوان قەڵاتزەیی پزیشکی چارەسەر و نەشتەرگەری دەمودان زۆر سپاس کە بۆ ئەم تەوەرەیە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس دەکەین.